ئازیزانی من سڵاو لە تەندروستی دیمەنەوە لەگەڵتانم. دانیشتنەکانی ئەم ڕۆژانەمان باسی زایڤون و قەڵەبوونە. دوو کەسە بینی دانیشتون، یەکێکیان کێشەی ئەوەیە کە ناتوانێت قەڵەو بێ، ئەوی تریان کێشەی ئەوەیە کە چەنەها ڕێجیم و سیستمی خۆراکی کردو و ناتوانێت زایف بێ. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە میوانداری دکتۆرە ئیسرا کەمال شاه محەممەدمان کردووە. پاش ناوبڕێک و ئەگەڕێنەوە لاتان. دووبارە سڵاو، تەوەری ئەمڕۆمان بریتی لە زیندە چالاکی جەستەی مرۆڤ. زیندە چالاکی جەستەی مرۆڤ چییە؟ بۆچی هەنێک کەس قەڵەوە بێ بەڵام هەنێکی تر زەعیفە بن؟ ئەمڕۆ بە میوانداری دکتۆرە ئیسرا کەمال شاه محەممەد ئەم تەوەرەتان لەگەڵا تاوتوێکەین. دکتۆرەگیان بەخێربێ. زۆر سپاس دکتۆرەگیان. دکتۆرەگیان زیندە چالاکی جەستەی مرۆڤ چییە؟ بەڵێ زیندە چالاکی جەستەی مرۆڤ یاخود مەتابۆلیزم ئەو کردارەیە کە تایە ئەو وزەی کە ئێمە لە خۆراکەوە وەری ئەگرین، ئەو کالۆریە کە لە خۆراکەوە وەری ئەگرین ئەگۆڕێ بۆ وزەیە کە خانەکانی لەشمان بەکاری بێنێ. طبعاً ئەمە لە یەکێکەوە بۆ یەکێکی تر جیاوازە. ئەگەر بینە سەر فاکتەرەکانی کە تەسیرە کاتە سەر مەتابۆلیزمی جسمی کەسەکە، فاکتەری هەرە سەرەکی جیناتی کەسەکەیە کە وەکو چۆن نەزانین کە بۆ ماوەیی لە هەموو تقریبا لە هەموو شتێکی مرۆڤ پێکاتی مرۆڤ دەوری هەیە، هەروها لە مێتابۆلیزمی جسمی کەسەکەشا دەوری هەیە. فاکتەری ترمان هەیە، بۆ نمونە یەکێک لە فاکتەرە گرنگەکانی تر پێکاتی جسمی کەسەکەیە. کە ئەڵین پێکاتی جسمی کەسەکە معنای ئەوەیە کە کەسەکە باڵای چۆنە، تەمەنی چۆنە، مەسەلەن پێکاتی ماسوولکەی جسمی چەنە، کێشی ماسوولکەکانی چەنە، کێشی چەوریەکانی چەنە. ئەمانەش لەگەڵیا یەکێک ینی خاڵێکی گرنگی تری دروستکردنی مێتابۆلیزمی کەسەکەن. بۆ نمونە تۆ ئەگەر ئەو وەکو نمونەیەک وەرگرین، بۆ نمونە دوو کە زەهێنی هەردووکیان وەزنیان 65 کیلۆیە، بەس ئەگەر بە نمونە وەرگرین ئەوەی کە باڵای بەرزترە، مەتابۆلیزمی جسمی سەریعترە لەوەی کە باڵای کورتترە. مەسەلەن ئەگەر هەردووکیشان عینەن وەزن بێ، عینەن تەمەن بێ. مەسەلەن ئەوەی کە ماسوولکەی زیاترە، وەک لەوەی کە ڕێژی عینەن وەزنن، بەڵام ئەم بە ماسوولکە زیاتر، ئەم بە چەوری زیاترە، ئەوەی ماسوولکەکە زیاترە، مەتابۆلیزمی جسمی لە کەسەکەی تر زیاترە. ئەگەر هەمان کێشیش بن، ئەگەر هەمان تەمەنیش بن، ئەگەر هەمان باڵاش بن، ئەگەر هەمان باڵا بن، ئەوە دەورە بینێتە سەرچی پێکاتی جسمی کەسەکە. مەسەن بۆ کووتمان ئەگەر چەوری زیاتر بێ، یاخود ماسوولکەی زیاتر بێ، یاخود تەمەنی چەنە ئەو کەسە، عادەتەن لە دوای تەمەنی 30 ساڵی و ئیتر مێتابۆلیزمی جسمی کەسەکان تەسیری تێ ئەبێ، بە تایبەتی لە دوای 40 ساڵیەوە ئەی تۆزە خاوتر ئەبێتەوە، بەهۆی ئەوەی کە جسمی ئینسان وا هەڵکەوتووە وردە لەگەڵ تەمەنا تۆزێ لە قەباری ماسوولکەکانیشی ئەڕوا، بۆیە کە ماسوولکەت لە دەست مێتابۆلیزمی جسمیش خاو ئەبێتەوە. ئەمە لەگەڵ پێکاتی جسمی کەسەکەیە. هەنێ فاکتەری ترمان هەیە کە ئەمیش دیسانەوە تەسیری هەیە لەسەر سوتانی جسمی کەسەکە، ینی لەسەر مێتابۆلیزمی کەسەکە، زیندە چالاکیەکانی جسمی کەسەکە. ئەویش سێشتی ترە. یەکەمیان ئەوەیە کە کەسەکە ئەمە پێڵین بیزل مێتابۆلیک ڕیت، یعنی ئەوەی کە جسمی کەسێک ئەی سووتێنێ، یا ئەو وزەی کە جسمی کەسێک بەکاری هێنێ لە کاتی ئیسراحەتا. بۆ نمونە کەسەکە خەوتووە، تۆ بەشێک لە وزە هەر ئەسووتێنێ. ئەم وزەیە بۆچی بەکارەهێنێ؟ مەسەلەن بۆ دڵکە پەمپی خوێن بڵێن ئەنێرێ بۆ خانەکان، بۆ جوڵەی ڕخۆڵ و گەدە و مەسە. ئەمە کە تۆ کەسەکە خەوتوشە، ئەم شتانە ڕوو ئەیا لە جسمیە، ئەم وزەیە ئەسووتێنێ، کاتی خەوتنیشە هەر وزە ئەسووتێنێ. بەڵێ طبعاً تۆ ئەوە پێڵین بیزل مێتابۆلیک ڕیت. وزەیەکی ترمان هەیە کە ئەسووتێنرێ لە کاتی هەرسکردنی خواردنە. بۆیە لە دوایە باسی ئەکەین کە هەنێ خواردن هەیە بە پێی هەنێ توێژینەوە تۆزێک هەرسکردنیان وزەی زیاتری ئەوێ، بۆیە ئەو خواردانە تۆزێک تەسیریان هەیە لەسەرەوەی کە مێتابۆلیزمی جسم سەریعەکان بە میکانیزمی جیاواز. سەیریکە فاکتەرێکی زۆر گەورە نییە، بەڵام تەسیری هەیە، یعنی ئەوە نیە بڵین سەرەکی ترین فاکتەرە. فاکتەرێکی تریش هەر کە ئەوانەی تەسیرە کاتە سەر مێتابۆلیزم،
جوڵە وەرزشیەکان نەبێت مەسەن هیچ جوڵەی وەرزشی زۆر تەسیری هەیە لەسەر زیادکردنی ماسول زیادکردنی حرقی جسم زیادکردنی مەتابۆلیزم ئەوە ریاضە یەکێکە لە فاکتەرە سەرەکیەکان چکە تۆ بەهۆی ریاضەکەەوە هەم وزە ئەسووتێنی هەم بەهۆشیەوە هەنێ ریاضەمانێک کە ماسولکە دروست دەکە ماسولکەکان دروست بێتەوە دیسان و سووتانی جسم زیاکە بەڵام هەنێ جوڵەمان هەیە وەرزشی نییە بۆ نمونە تۆ ئەو جوڵەی کە لە ئیشی ماڵە بەکارێنی ئەمە وەرزش نییە بەڵام هەر جوڵەیەک هەر ئیسیفادەی هەیە بۆ سووتان مەسەلەن تۆ هەر لە ناو جێگەکەی دەست و قاچی ئەجوڵێنی ینی ئەمانە بۆ وەرزشی یان مەسەن تۆ تەلەفونەکەیت هەڵەستی بەسەر پێوە یەیت و ئەچی بە ماڵەکەیە ئەمانە پێڵێن نن ئەکسەرسایز فیزیکال ئاکتیڤیتی ینی ئەمە ریاضە نین بە ریاضە حسابی ناکەین بەڵام هەر جوڵەیە بۆی ئەمە شەردیسانەوە بۆ مێتابۆلیزم دەوری هەیە دکتۆرە بەتایبەت لە هەرزەکارانە ینی تەمەنێکە کە ئێمە زۆر کات لە ناو کچانە ئەوەمان هەبوو یەکێکمانە بینی دایمە ئەی خوارد ینی زۆری ئەخوارد و زعیفیش بوو بەڵام یەکێکی تر هەبوو کەم کەمیشە خوارد بەڵام زۆر قاڵە بوو ئەنی ئەمە علاقی هەیە بە تەمەنەوە علاقی هەیە بە مێتابۆلیزمەوە بە تەکیدی ئەمە تەسەورەکەم لە زۆربەی حاڵەتەکانە لەو کەسەیە فاکتەری جیناتەکە زاڵە مەسەن بۆ ماوەزانی یاخود جیناتی ئەو کەسە ئەوەیە کە حرقی جسمی سەریعە سەریع ئەسووتێنێ مێتابۆلیزمی سەریعە بۆیە بەڵام ئەینەن کەس مەسەن ئەگەر ئەینەن تەمەنیش بن سێرەکی لە بەروی جیناتەکەی فەرقی هەیە لەوانەیە ئەم سووتانی خاڵتر بێ بۆیە بە ئەینەن خواردن ئەو قەڵەوە بێ بەڵام ئەم پێی خەڵەو نابێت بەڵام ئەمە معنای ئەوە نییە ئەو کەسانەی کە مێتابۆلیزمیان سەریعە ئەگەر خواردنی خراپیش بخۆن تەسیری نەرێنی نییە لە سەریان یعنی ئەمە زۆر بازجاری غەڵەت تێگەشتنمان هەیە لەوەیە چونکە مەسەن خەڵک هەیە کێشی نۆرمەڵە خواردنی زۆر خراپە خواڵێ من قەڵەو نابم کەواتە تەسیری نەرێنی نییە لەسرم بەس ئێمە ئەوانە پیانەڵێن مەسەن ڕێکە لە دەرەوە بەس قەڵەوە لە ناوە چکە سیرەکەین زۆربیان مەسەرەن نەخۆشییان توژە بێ بەهۆی خوارد نەخراپەکان و بەهۆی شێوازە ژیانە ناتەندروستەکان یان سیرەکەین چەوری خوێنی فڕیوە بە شەرتێ خۆشی زعیفە یعنی لەبەر ئەوە یعنی ئەمە جستیفای ئەوە ناکات تۆ بچی خواردنی خراپ خۆی بڵێ دێڵە دیارە تەسیری نییە لەسەر من دکتۆرەمانی کە با بڵین لە تەمەنێکە مێتابۆلیزمیان بەرزە زیندە چالکی جستیان بەرزە ئەکرێت دوای زیندە چالکیان دابەزێت بەڵێ بە تەکید لەبەرەوەی ئێمە وتمان لە تەمەنێکە لە تەمەنی گەنجیا زیاتر عادەتەن ئەوەی بە پێی توێژینەوەکان لێکیاوەتەوە زۆربەی کەس مێتابۆلیزمی جسمی سەریعترە بەڵام ئەینەن کەس کە وردە بەرەو تەمەن ئەچێتە خوارد 40 ساڵی و ئەوانە وردە لەبەر ئەوەی تۆزێک ماسوولکەکانی وردە لە دەست ئەیە سەیرەکەی وردە مێتابۆلیزمی جسمیشی خاوە بێتەوە ئەینەن کەس لەبەروی هەم لەگەڵیشا ماسوولکە لە دەزێ هەم تەغیری هۆرمۆناتیش دروستە بێت چکە ئێمە بیرمان نەچێ هەنێ فاکتەری ترمانێ وەکو خەو خراپی مەسەن خراپی خەو زۆر تەسیری هەیە لەسەر خاوبوونەوەی مێتابۆلیزم دیسانەوە لە کاتی یان کە بەرەو پیری ئەچین مێلاتۆنین کە هۆرمۆنی خەوت تۆزە وردە کەمتر دەرەیرێ بۆیە سێرەکەین پیرەکانمان تۆزە مشکلی خەویان هەیە ئەوەش دیسانەوە تەسیری هەیە لەسەر خەوکردنەوەی مێتابۆلیزم و لەگەڵی شامسە هەنێ فاکتەری تری هۆرمۆناتیمانێ هۆرمۆنەکان کە تەسیریانێ دیسانەوە لەسەر خاوکردنەوەی مێتابۆلیزم لەبەرەوە ئەوانەش هەمووی دەوریان هەیە بۆی لەگەڵ تەمەنە مێتابۆلیزم خاوتر ئەبێتەوە بۆی زۆر گرنگە کە ئێمە بەرەو تەمەن ئەچین زۆر احتیمام بین بە ریاضەی بە تایبەتی ریاضەی بە قوتکردنی ماسوولکە بۆی نەهێڵین زۆرترین ماسوولکەمان لە دەستجە دکتۆرە ئەم پرسیارەکە نەچینە سەر قەڵەوی زعیفی هەنێک کەس هەیە کێشی نۆرمەڵە کێشێکی نمونەی هەیە با بڵێن بەڵام کە فەحسی پێکاتی جسمی بۆکەیت چەوری زۆرە ئەمە علاقی بە مێتابۆلیزمەوە هەیە ئەمانە بە تەکید سێکە بزەبەت یعنی ئەو قسەی زۆر جوانە ئێمە لە زانستی تازەیە بەس حساب بۆ کێش بۆ باڵای کەسەکە ناکەین یعنی بەس بڵێن ئیتر ئەگەر کێش بۆ باڵاکەت نۆرمەڵ بوو ئەوە یعنی معناوی کەسێکی نۆرمەڵی چونکە هەنێک کەسمان هەیە بەپی کێش بۆ باڵاکە نۆرمەڵن بەس کە یەینە سەرەوەی کە بە جیازی تایبەت چێکی پێکاتی جسمەکەیان بکەین سیرەکەین ڕێژەی چەورێکی بۆ تەمەنی خۆی زۆرترە لە طبیعی و کاتێکیش ئێمە ئەزانین وتمان مێتابۆلیزمی جسمیش ڕێژەی چەوری و ماسوولکەش حسابەکە بۆی کاتێک تۆ ڕێژەی چەوری جسمە لە ڕێژەی ماسوولکەکانی زیاتر بێ مێتابۆلیزمی جسمیش خاوە بێتەوە لەبەرەوە کاتە ئەم کەسە معڕەزە بۆ ئەوەی ئەگەر لە ئێستاشا کێشی نۆرمەڵ بێ معڕەزە بۆ ئەوەی کە زۆر بە ئاسانی کێشی زیاکە ئەو لەگەڵ ئەوەشا لەو ئاستەیە ئێمە وەزنی بە طبیعی دانانین با بە پێی باڵاشی طبیعی بێ بەڵام ئەبێ ئەو چەوریە دابەزێنێ وەکو بەعکسەوە هەنێ خەڵکی ترمانێ بەعکسەوە مەسەلەن سەیرەکەین بە پێی باڵای
کێشی چەند کیلۆی زۆر بڵین زیاترە بەس کە چێکی پێکاتی جسمی بۆ ئەەکەین سیرەکەین ئەم کێشەزیایی کە هەیەی بە چوری نییە مەسەن کێشی سقانی بەقوتە پێکاتی ماسوولکەی جسمی بەقوتە لە بەرەو لەو حاڵەتە و کەسە بە کەسێکی زۆر سەحیدا ئەنین بە پێی باڵاشی کێشی زیایی هەبێت وەرزشەوانەکان بەتەکیت بالضبط بەڵام صحیە جسمیان لەبەری ئەمە بە ماسوولکەی بەڵێ کاتە و کەسانش پێویست دەکات دەستکەن بە ژیانێکی تەندروست و وەرزشکردن ئەو کەسانی بەڵێ کە چوری زیان هەیە بە پێی تەمەنی خوارد. دکتۆرە بینە سەر باسی قەڵەوی کێشەی هەرە زۆری خەڵک هەر نەک لەگەناو کووردا لە دنیاە بەعام قەڵەویە بۆچی قەڵەو ئەبین؟ طبعا بەتەنیا ناتوانین لە فاکتەرێکە قوڵی یعنی بڵین بەس تەنیا ئەم فاکتەرەیەکەوامان لێ ئەکا قەڵەو بین لە عالەما قەڵەوی یعنی بۆ بە ئێستا بە نەخۆشی حسابەکرێ بەڕاستی چکە زۆر بەرەو زیابوون ئەچێ ینی لەگەڵ ساڵەکانە سەیری ئەکەین مەسەن ئەگەر تۆ حسابیکن هەنێ داتامان هەیە مەسەن ئەڵێ لە ساڵی هەفتاوە تا ئێستا سێقات بۆتەوە قەڵەوی لە جیهانە ینی بەعامەتەن بەتەنیا فاکتەرێک نییە زۆر لە فاکتەرەکان دەورە بینێ فاکتەری جینات دیسانەوە فاکتەری کەم جوڵان فاکتەری خواردنی خراپ فاکتەری ئەوەی کە سترێس و قەلقی و خەوی خراپ یعنی ئەمانە هەمووی فاکتەرن اینجا لەگەڵیشا تێکچوونی هۆرمۆناتەکەش ئایا سەبەبی مثلا نەخۆشیە یاخود سەبەبی ئەوەیە کە ئێمە بەهۆی خواردنی خراپمانەوە ئەکەین هۆرمۆناتی جسممان تێکچێت یعنی ئەوەش دیسانەوە ئەسباب بەس سەبەبێکی زۆرمان هەیە ناتوانین کورتیکەینەوە لە تەنیایەک نەخێ. دکتۆرە بۆ قەڵەوی ئێمە من لە شوێنەکە خوێندمەوە ئەڵێ بەخۆت ماڵە قەڵەو تۆ بەس کێشی زیادت هەیە ئەمە با بڵێن وەکو مۆتیڤێشنێک وەکو هەندانێک وایە بۆ کەسانی کە قەڵۆن بۆی کێشی خۆیان دابەزێنن چۆن کێشی خۆیان دابەزێنن ئەو کەسانی کە قەڵەوەن؟ طبعا ئێمە دائیمەن ئەگەر کەسێک بۆ نمونە لە ئاستێکی زۆری قەڵەوی شابێ دایمە پێڵین کە تۆ جسمە بەهرچنەوە ئەبێ جسمی خۆتە خۆش بێ چکە گەر خۆشنەوە ئیتیمامی پێنایی ینی ئیتر وازی لێ نیڵی دی تازە ئیتر چوون بەرەو قەڵەوی باوازی لێ بێن وتەوە بەس نازانی لەویا کۆتایی نایە ینی چکە زۆر لە نەخۆشیەکان ڕەبت کراوەتەوە بە قەڵەوی ینی مەسەلەکە هەرەوە نییە ئایا تۆ مەسەن خەڵک هەیە کێشی زیایان قەڵەوی هەیە ئەڵێ من بە جسمی خۆم رازیم ئۆکێ رازیت ینی وەکو ئەوەی کە خۆشی بێ جسمی خۆت ئەمە شتێکی زۆر باشە زۆر باشە بەس ئەبێ محاولی چاکردنی بکەی بۆ لەبەرەوەی ئەم قەڵەویە تەنیا ئەوە نیە لە قەڵەوێکە بمێنێتەوە هۆکارە بۆ زۆر نەخۆشی هەر لە نەخۆشیەکانی هەموو جسم هەموو سیستمەکانی لەش ئەگەر هینکەین هەر سوجگەرە گورچیلەیە مەسەرەن لە ئافرەتا ڕەحمە لە مەسەل لە پیا و پرۆستاتە گورچیلێ هەرچی یعنی ئەوانی سیستمەکان ئێسقانمان سەوفان حتا هەنێ نەوعی شێرپەنجە کە بە تایبەتی سیانزە جۆری شێرپەنجە لینک کراوەتەوە بە قەڵەویەوە یعنی ئەمانە دروستەکە لە داهاتوە بۆیە تۆ خۆشی بێ جسمی خۆت بە تەکیدی ئەوە زۆر ضرورە بەڵامە بێ هەوڵی باشترکردنی بی بەڵام تۆ کاتێک ئەڵێ مەسەن کەسێک قەڵەوە چۆن خۆی زائیفکە طبعا ئەمە شتێکی زۆر برۆدە زۆر بەرفراوانە چکە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەگۆڕێ هەنێک کەس هەیە شێوازی ژیانیشی تەندروستە بەڵام نەخۆشیێکی هەیە بۆتە هۆی قەڵەوێکەی یاخود مەسەن هەنێ دەرمان بەکارهێنی بۆ نەخۆشیێکی تر ئەبێتە هۆی قەڵەوێکی لەبەرەوە ئەوە جیایە مەسە هەنێک کەس هەیە بەهۆی شێوازی ژیانەکەوێتی واهیە بەڵام تۆ پێش ئەوەی کە تۆ بێ عیلاجی قەڵەوێکەکەی ئەبێت تۆ بزانی ینی شێوازی ژیانیم کەسە چی وای لێ کردو بگاتە ئەم مەرحەلەی چکە تۆ ئەگەر فاکتەرە ڕئیسیەکە حل نەکەیت بۆ نمونە قەلقیەکە بۆتە هۆی ئەم قەڵەویەی ئەگەر تۆ لە ئێستاە نەچی قەلقێکی حەلکەی کە ئابەکەی حەلکەی تۆ دوومانیش ڕێجیمی بیتێم بچیتە سەرین لایفستایلەکەی گۆڕە بۆ دوومانە وەزنێکی باش دابەزێن و دوای ئەوە ئەگەڕێتەوە سەر عینەنشت چکە تۆ مشکلە ئەساسەکەی نەدۆزیوەتەوە لەبەر ئەوە ئەبێ بزین جارێ لەگەڵ کەسەکە دانیشیم زای مشکلە ئەساسەکی لەو کەسە چییە؟ دکتۆرە ڕێجیمێکی زۆر ینی ئەنواع ڕێجیم بەربڵاوە لەناو خەڵکە ئەنی با بڵێ سیستمی دابەزاندنی کێش ئەم سیستمانە پێچۆنەتەوە ینی با بڵێن سەر ڕێجیمی کیتۆهەیە ڕێجیمی دوکانەیە ئەمانە ڕەتچێ لە سەریان طبعا هەر ڕێجیمێک کە بڵێن دانراوە مەسەن زیاد لە 1000 جۆری ڕێجیم هەیە لە عالەمە یعنی ئەوە نییە هەر چەند ساڵە و ڕێجیمێک زۆر ینی
هان لەناو خەڵکا بڵاوە بێتەوە. طبعا ئەم ڕێجیمانە کە کاتێک ئەیکەین هەمویان بەحسیان لەسەرە کە کرا و خەڵک ئیسیفادەی لێ کردووە، بەڵام ئایا ئەمە بەپێی کەیسەکان ئەگۆڕێ؟ یعنی ئەوە نییە بڵین وڵا ئەم ڕێجیمە بۆ هەموو کەس ئەپلایە بێ، بۆ هەموو کەسی ئیسیفادەی هەیە. ئەم ڕێجیمەیان ئیتر حەلی قەڵەویەکە لە عالەمە. هیچ ڕێجیمێکمان نییە وا هیچ، کە ئێمە کەسەکان جیاوازن، شخصیەتیان جیاوازە، نەخۆشەکانیان جیاوازە، پێکاتی جسمیان جیاوازە، مشکلەکانیان جیاوازە. لەبەر ئەوە هەر ڕێجیمە و بۆ کەسێک، یعنی بۆیە کاتێک کەسێک کە قەرار ئەیە ڕێجیمێک بکات باشترە لەگەڵ پسپۆری بوارەکە خۆیان قەرار با کە چ ڕێجیمێکەکە، چکە ڕاستە ڕێجیمەکە ئیسیفادەی لێ ئەکێ، بەڵام ئایا تۆ ئەم وەزنەی کەدایە بزین چۆنەی هێڵیتەوە، ئایا تۆ زەرێکی تری لێ نایە لەم ڕێجیمەیە. طبعا ڕێجیمەکانی بۆ نمونەوەکو کیتۆ و ئەتکێنز و مەسەندوکان و ئەمانە زۆربەی لە پلانە لۆکاربەکانان، چکە بەپێی زانستی سەردەم دیاری کراوەکە ئێمە وتمان پرۆتین یەکێکە لە خواردنەکانی کە تۆزێ ئەفو باسم نەکرد لە پێشە، بەس بۆ نمونە پرۆتینەکان یەکێکە لە خواردنەکانی کە هەرسکردنی وزەیەکی زیاتری ئەوێ. بۆیە لە ڕێجیمانە لۆکاربەکان ئەوانی کە کاربۆهیدریتیان خواردنی نیشاستەییتیانە کەمە، زیاتر احتیما دەکرێتە سەر چەوری و پرۆتینەکان، یعنی زیاتری تر بە کەمیاتی جیاواز بە پێی ڕێجیمەکان، هەنێکیان زیاتر چەوریان، هەنێکیان زیاتر پرۆتینە، هەنێکیان بەس ئام بە عامەتەن زیاتر لۆکاربن، یعنی خواردنە نیشاستەیەکان تیانە کەمتر بۆتەوە، چونکە ئەوانە بەپێی توێژینەوەکان ئەو بڵێن ئەو جۆرە ڕێجیمانە تۆ زیارمەتی سووتانی ژێن زیاتر بیکەن. یان هەنێکیان هەیە هەستی برسێتی زیاتر ئەکا کە ئەمانە ئیسیفادیان هەیە، بەڵام بەپێی کەیسەکان ئەگۆڕێت، یعنی ناتوانین بڵین ئەم ڕێجیمە ئیتر سحرە بۆ هەموو کەسێک ئیسیفادەی هەیە. دکتۆرە ڕێجیمی کیتۆ ئێستا زۆر بڵاوە بە عام لەسانەوەی خەڵک ئەسە معلوماتی بەتەواوی لەسەر کیتۆ هەیە کە تۆ ڕێژێکی زۆری چەوری وەرئەگری. ئەمە خۆمان ئەڵێن چەوری خواردنە بێتەوەی کۆلسترۆڵ و ئەم مشکلەکانی چەوری جگەرەوە، وەرگرتنی ئەم ڕێژە زۆری چەوری بۆ دابەزاندنی کێش ئەو کێشانە دروست ناکات لە جەستەیە. سەیریکە خۆی کیتۆ لە ئێستاە یعنی بەحسێکی زۆری لەسرە و زۆر بۆ هەنێ بۆ کووتمان بە پێی کەیسەکان ئەگۆڕێ، بۆ هەنێ کەیس وەکو عیلاج بەکاریەهێنین، ینی مەسەن لە هەنێ حاڵەتی بۆ نمونە وەکو ئەو کەسانی کە خەریکە تووشی شەکرە ئەبنیان بیدایەتی شەکریانە، بەڵام ئەوە بێ لەژێر ئیشرافی دکتۆرا لە بەرەوەی هەنێ عیلاج هەیە بێ بۆی بگۆڕی، ناتوانانی مەسەن تۆ دکتۆری شەکرەکەت عیلاجێکی بۆ دانایی لە خۆتەوە چیتە سەر کیتۆ لەوانەیە زەرەر بالەیەک، یعنی لەبەرەوە بێ عیلاجەکان بگۆڕێ لەگەڵیا. مەسەن لە هەنێ حاڵەتی تەکەویسی هێلکەیانە، لە هەنێ حاڵەتی ترا بەکاری ئەهێنین کیتۆ وەکو عیلاج. بەڵام ئایا ئەم کیتۆیە چۆن ئەەکەی کەسەکە؟ کاتێ ئێمە کاتێ چەوری زۆر مشکلەیە لە خواردنا هەبێ، کە کاتی ئێمە ڕێژەیەکی زۆریش کاربۆیدریتمان هەبێ، ینی خواردنی نیشاستەیشمان زۆر بێ. بۆ نمونە خەڵک هەیە هەر بیستێتی لە بەرەی چەوری بەحساب باشە، مەسەن چەوری باشە وای بیستووە مەسانە چێ دوو قاب برنجە خوات و شیشە دوو گیژەکە بەسەریە، یعنی ئەمە زۆر بەناوبانگە دوک زۆر گرانیش بۆ یعنی ئەمە چیەکە تێنەگەشتوە لەوەی کە لە کەیە ئەو چەوریە بەکارهێنی، یعنی لە چنەوە ئەڕێجیمێکە نەک تۆ باوەسی خۆ کاربۆیدریت بخۆیت و چەوریش بە هەوەسی خۆت زیاکە، یعنی ئەمە ئەخۆی ئەمە مشکلەکەمەیە، ئەمە بێتە هۆی قەڵەوەیەکی زۆر. بەس تۆ کاتێک لە ڕێجیمی کیتۆە خواردنی نیشاستەی زۆر کەم ئەەکەیتەوە، یعنی یەکیت بە 20 گرام لە کەمتر بێ لە ڕۆژەکە، ینی زۆر کەمەکە، ینی حتا خواردنە نیشاستەکانی هەرتیان نامێنێ پلانەکەت، ئەو کاتە ئەبێ لە باڵانسی ئەوەیە ڕێژی چەوری بەرزکەیتەوە. بەس ئێمە نامانوێت لە کاتی کیتۆشە هەموو چەوریەکانی کە بزایەکەین لە چەوری مشەبعەوە بێ، لە چەوری حیوانی و ئەوانەوە بێ، ئەبێ باڵانسێکی لەو بینی ئەو چەوریانە دانین، بعضێکی چەوری غیر مشەبع بێ، بعضێکی چەوری مشەبع بێ، بۆی کاتی زەرەر نەیە لە کەسەکە. چونکە من بیستمە زۆر ئاڵەن ئەبێت لە کیتۆ بێ بەس دوک بخۆی، بەس چەوری حیوانی ئەوە ڕاست نییە، بەس ئەوە بخۆیت. بعضە جارێ بۆ مەرحەلەیەکی کورتخایەن ڕەنگە دای بنینەوە، بەڵام دوای ئەوە بێ باڵانسی کەین. اینجا ئەمەش بە پێی کێسەکەیە، بۆی ئێمە دائیمەن کە کەسێک ئەگەر بە تایبەتیەگە لە سەر و تەمەنی 35 ساڵ بێ کاتێ دەسەکا بەکیتۆ لە بەرەوەی بڵین احتیمالی نەخۆشیەکان و بەرزبوونەوەی چەوری خوێن و ئانە لە دوای 40 ساڵی ئەوانەوە زۆرە، بۆی ئێمە ئەڵین دەستمەکە بەکیتۆ تا بەیزلاینێکی فەحسەکان وەرەگرین، یعنی تا بزانین چەورەکانی خوێنە پێش دەست پێکردنی کیتۆکە چۆنە، ئیشکردنی گورچیلە چۆنە، تا دوای شتێک هەبێ مقارنەیەکەین لەسەری. چونکە مەسەن تۆ ئەگەر پێش ئەوە بەیزلاینێکە وەرنەگرت بێ نازانی کیتۆکە بەرزی کردوتەوە ئەم چەوریانەی خوێنە یان پێشەوەش هەر بەرز بووە، یعنی لەبەر ئەوە ئەبێ ئەو مقارنە، یعنی بێ لەژێر فۆلۆ ئەپا بێت، نەک لەژێر چاودێریکردنا بێ، نەک بڵێ هەر ئیترەمە دەست پێ بکات و تاو لە هەر عمرێکا بێ. دکتۆرە من یەکێ لە خزمەکانی خۆم کیتۆ کات ئەڵێ من شەقیقەم هەیە، شەقیقەکەم چاکەکات، ئەمە چارەسەری هەیە بۆ شەقیقە؟ سەیریکە بەپێی هەنێ بەحث
لە هەنێک حاڵەتە کیتۆنەکە کە دروستە بێ لە بەرەوەی وزەیەکی پاکە خانەکانی مێشک بەکارێنین لە هەنێک کەیسا هەیە کە هەنێ عرازی شەقیقەکانیان کەم ئەبێتەوە یان بۆ ئەو مدێ نایمێنێ بەڵام ئەمە یعنی غەڵەت تێگەشتێک هەیە حتا بۆ نمونە بۆ شەکرە لە زۆر ستەدیمان هەیە کە ئەڵێ ڕەنگە ئەو کەسانی بیدایەتی شەکریان بێ یا خود مەرحەلەی پێش شەکرە بێ شەکرەکان بگەڕێنێتەوە ئیتر ئایا بە هەر پلانێکی لۆکار بێ ئیتر کیتۆ بێ ئەتکنز بێ ئەوانە بەحسیان لەسەر ئەمانە بەڵام ئەمە معنای ئەوە نیە دوایی کە دەسەکەنەوە بە خواردنی ئاسایی دیسان و دروست نابێتەوە بۆیە تۆ کاتێک بۆ نمونە تۆ کیتۆکە بەکارێنی بۆی کەسەکە شەکرەی نەمێنێ بەڵام ئەبێ دوایی کەسەکە شێوازی ژیانی تەندروستانەکە چکە ئەگینە ئاینەن شت وەکو پێشتر دەست پێ بکاتەوە دیسان و احتیمالی ڕۆیانی هەیە بەڵێ بەڵام هەنێ بەحس هەیە بە تایبەتی بۆ نەخۆشی بیرچوونەوە بۆ کە ئابا بۆ شەقیقا ئەمانە هەنێک کەس ئیسیفادیان لێ کردو لە پلانی کیتۆ بەڵێ دکتۆرە بەڕای تۆ بەس عفوون کە باشت بڵێم ئەمە معنای ئەوە نییە مەسەن کیتۆ سحرە و ئیتر هەموو کەسێ ئیسیفادەی لێ کاتچکەوەکو چۆن باشی هەیە بە پێی هەنێ بە حوساتی تریش خراپیشی هەیە لەبەرەوەی بۆ نمونە احتیمالی دروستبوونی بەردی زراو هەیە احتیمالی دروستبوونی بەردی گورچیلە هەیە احتیمالیەی تۆزێک کەمبوونەوەی یعنی تقریبا ڕێژەیەکی کەم لە هەشاشەت العیظام هەیە لە کاتی ئەو پلانە زۆر لۆکار بەکانە ماسوولەکانە بکێنێتەوە ماسوولکە و ئێسقانیش بەسەر احتیمالیەی هەیە لە هەنێک کەسە ئەمە بۆیە ئەبێ لە ژێر ئیشرافا بێ ینی بۆ ئەوانە هەموو جۆرە ڕێژیمەکان لەژێر چاودێری دکتۆرا بکرێت باشترە بەڵام ئەمە بۆ نمونە کەسێکی تۆ ئەکا بەڵام ئەگەر لەگەڵ یا ڕاضەیەکی باشی بەقوتکردنی ماسوولکە بکە لەو حاڵەتە تۆ ناهێڵی ماسوولکەکان بکێتەوە لەبەر ئەوە یعنی ئەمە بەپی ئەو و لەگەڵیشە ئایا تۆ بۆ چەند بەکاری ئەهێنی ئەو ڕێژیمە یعنی ئەوەش زۆر دەورە بینێ بەس دکتۆرە کاتێکە کەسێک وەرزشەکە پێویستی بە کاربۆیدراتەوە کوزە بەڵام لە کاتێکی تۆە ینی لەبەرەوەی بەتایبەت 48 ساعت یەکەم کە ئەم کەساچێتە ناوکی تۆزەوە جسمی زۆر هیلاکە بێ و لەوە ناچێت بتوانێت ڕازەکان بە باشی بکە تۆ ئامۆژگاری چێ بۆ ئەو کەسان خۆی عادەتەن لە بیدایەتی کە کەسێ ینی ڕێژیمێک دەست پێەکە ئیتر ڕێژیمەکە هەرچیەک بێت شەرنێکی تۆ بێ ینی زۆر ڕێژیمەکانی کەوزە کەمەکەینەوەتیایە ئێمە زۆر هینی ئەوە ناکەن کۆمنندیەوە ناکەین کە کەسەکە ڕاضی قورس بکە لەو مدەیە چکەکەم بۆی ناکرێت دووەم لەوانەیە مەسەن کێتەوە لە ڕاضەکە ناتوانێت ڕێژیمەکەی تەطبیقا دوو ئەوە بخوا لەبەر ئەو عادەتەن ئەمانەی بەهوەنتر مەسەن ئەگەر لە بیداتیشا دەست نەکا بە ڕاضی قاعوانە بە ڕۆشنێکی ئاسایی دەست پێ بکە 20 دقە 30 دقەیەک تا وردە جسمەکە ڕایە لەگەڵ ئەوەی کە بتوانێت کیتۆنەکە بسووتێنێ بۆ ئەوی کە ئەو وزەی دەستکەوە دکتۆرە بەڕای تۆ کیتۆ ئەکرێ بکرێتە لایفستایلی ژیان ئەمە طبعا ئێمە وەکو دکتۆر ناتوانین ڕای خۆمان بین ئەمە بە پێی ئێمە لەسەر ئەبێ ئەساسی بە حوساتەکان ئیشکەین زۆر لە بەحسەکان هەیە کە بۆ مەسەن شەژمان کراوە بۆ ساڵ و ئەوانش کراوە کە کەسەکان مشکیلیان نەبوو ئەم ینی توانیویانە بەردام بن بەڵام ڕاستەکەی ریسێرچێکی وامان نییە ینی توێژینەوەیەکی زۆر گەورەی وامان نییە کە چەند ساڵێکی زۆر کەسەکان ئەوانی کە لە توێژینەوەکە بەشدار بوون لەسەر ڕێژیمی کیتۆیان لەسەر ڕێژیمێکی قاسیتر ڕۆشت بێتن و بڵین ئەو نەتیجەیەمان لە بەردەسانیە جارێ لەبەرەوە ناتوانین لەبەرەوە ئەوە بەس بەچی قەرارین ئایا کەسەکە جسمی چۆنە مەسەلەن مرتاحە لەگەڵ ئەو پلانێک کە لەسەری ئەڕوا فەحسەکانی خوێنی باشە لەگەڵیا ئەگەر واهی باش بوو بۆ نمونە مرتاح بوو نەفسیەن جەسەدیەن وزەی زۆر باشە سیرەکەین چێکەپی بۆ ئەەکەینەوە ساڵانە هەموو فەحسەکانی زۆر باشە پێشتر یەک دنیا نەخۆشی هەبوو ئێستا نەیماوە زۆر هەز بە باشیەکە کەواتە قەیچەکە با بەردەوام بێ بەڵام لەژێر چاودێریە دەست خۆش بە دکتۆرە ئەمە بەردەوامە بین بینەرانی ئازیز پاش ناوبڕاک و لەگەڵتانە بین ئازیزانی من دووبارە سڵاو دکتۆرەگیان با ئەم جارە باسی دوکاندایەت بکەین دوکاندایەت دەسە بە ئەم بەربڵاو بۆتەوە لە ناو خەڵکە و من لە هەنە شوێنە بینیومە ئەڵێت دوکاندایەت کاتێک بکە بۆ نەکەم ناسەبەیەکە هەیە ئەتوێت لە پڕ بەزنی کێشێکی زۆر سەریع دابەزێنی دوکاندایەت چییە و چۆن ئەکرێ
طبعا دوکان دایەتیش هەر وەکو ڕێجیمەکانی تر اعتیمادی کردوتە سەر کەمکردنەوەی کاربۆهیدریت بە 4 فەیسمانەیە ئەن 4 مەرحەلەمان هەیە لە مەرحەلەی یەکەما کە تقریبان هەفتەی یەکەم ئەخایەنێ لەم مەرحەلەیە زیاتر اعتیمادمان کردوتە سەر پرۆتینەکان یعنی حتا بێ سەوزەوات لەگەڵ کەمیەتێکی کەم لە شۆفانە دانراوە ئەوش بۆی تۆزێک ڕیشاڵ هەبێ لە خواردنەکانە ئیتر مەسەن لە فەیسی دووەم و سێم و ئەمانەیە لە فەیسی دووەموانە تۆزە سەوزەوات زیاترەکەی لە فەیسی سێموانە وردە خواردنە نیشاستەیەکان و ئەوانە زیاکەیتەوە یعنی هەمووی اعتیمادی ئەم جۆرە ڕێجیمانە هەمووی تقریبا نەوعێکن لە لۆکارب یعنی ئەوانەی کە خواردنە نیشاستەیەکانیان تیا کەم کراوەتەوە ئەم جۆرە ڕێجیمانە ئەم کرەشدایەتی پێ ئەڵێن بەعزە جارێک ناچاریە بەکاریهێنین بەڵام وەکو لایف ستایلێک یاخود بەعزە جارێک ئەوەیە کە بۆی تێبگەین لە جسمی کەسەکە بزانین چەند تەحملی کاربۆهیدریتەکە ئەم جسمە مەسەن کەسەکە تێبگا لە جسمی خۆی ئۆکەی پێشتردا بەزێنێ وەزنێکی زۆر بەم نەوع ڕێجیمانە بەڵام دوای ئەوە ئەبێ وردە کە کاربۆهیدریتی هێنایەوە ناو خواردنەکەی تقریبان تێ ئەگا کە جسمی ئەم تەحملی چەند ئەکات لە خواردنە نیشاستەیەکان بەڵام طبعا خۆی ئەگەر علمیەن باسی کەین زۆر ئێمە حەزمان لە نەوعی کراشدایەتەکان نییە ئەنی وەکو ئێمە وەکو اختصاسی ئەو مەسلەی قەڵەوی ئەوانە بۆ لەبەر ئەوەی بەڵام هەنێک کات ناچاریە بەکاریهێنین بۆ لەبەری عادەتەن زۆربەی کات ئەو ڕێجیمە زۆر قورسانە لە بیدایەتەوە یەکەم زۆر قورسە بۆ کەسەکە تەطبیقیکە نەفسیان زۆر هیلاکیەکە دووەمیان ماسوولکێکی زۆریش لە دەزای لەگەڵا لەبەرەوەی هەموو دابەزانێکی وەزنی سەریع احتیمالی دابەزانی ماسوولکەش زۆرە لەگەڵیە و لەگەڵیشە مەسەن بەعزە جارێ ئەوەنە کەسەکە سترێزە بێ اینجا سترێس هۆرمۆن زۆرە بێ لە جسمیە اینجا ئەم نەوعی کرەشدایەتانش چۆنین چکە لە عیلما شتێکمان هەیە بڵین بۆ نمونە بە سەریعیدایە بەزێنێ بەس دوایی لەبەرەوەی لەو ئەو کەسە لەو مدیان نەیتوانیوە لایفستایڵی خۆی بگۆڕێ سێکین دوای ئەوە بە عینە نەمەتی کۆنتر دەست پێ ئەکاتەوە بە خواردن ئەو کاتە تۆ چیت کردی ینی تۆ تەکید بە تۆ وەکو پێشتر بخۆیت و هەروەزنە زیابێ وانە اینجا بەپی زانست چۆنیە یعنی ئەڵێ کەسەکە بۆ نمونە ئێستا تۆ کەسێک 90 کیلۆیە باشە مێتابۆلیزمێکی هەیە ئەگەر ئەم کەسە مەسان 10 کیلۆ دابەزێنێ ئەبێ بە 80 یان ئەبێ بە 75 کیلۆ طبعا لەگەڵ دابەزانی وەزنا تۆزێک مێتابۆلیزم خاوترە بێتەوە بەڵام ئەم کەسە عینەن شت دوای ئەوە بێتەوە 90 کیلۆکە بەڵام جاری دووەم عینەن مێتابۆلیزمی جاری یەکەمی نابێت کە 90 کیلۆکە هەیە کەمتری ئەبێ بۆیە دائیمەن ئەو کەسانە زۆر خراپەکە زۆر وەزن دابەزێن زیاکەنەوە دابەزێن اینجا دوای کەسەکە تووشی کە ئابا ئەبێ ئەڵێ من جاری یەکەم ئەوە نەدابەزیم بەو ڕێجیمە بۆ جاری دوم ئەوە نەدانابەزم طبعا لەبەرەوەی کە جاری دووەمە گەیتەوە عینەن وەزن مێتابۆلیزمەکەت خاوترە ئەوە یاری کردو بە مێتابۆلیزم بالضبط لەبەر ئەوە دائیمەن ئێمە ئەڵێن کە تۆ دەست ئەکی بە ڕێجیمێ ئەبێ خەیاڵ لای ئەوە بێت باشە ئەم ڕێجیمە هەرچیەک بێ کە قورس بێ ئاسایی بێ ئەوانە بێ دوای ئەوە تۆ چۆن ئەم وەزنە ئەهێڵیتەوە ئەگەر بە تەمانی شێوازی ژیانە بگۆڕی ئەو کاتە بەڕەئی من باشتر بە هێواشتر دەست پێ بکەی بە ڕێجیمی کرەشدایەتەکان دەست پێ نەکەی ئەوانی کە زۆر بە سەریعیدا دەبەزێنێ بۆی بتوانی شێوازی ژیانە بگۆڕی بۆی ئەوەنەش بەرزوو نزم نەکە وەزنەکە چکە جار بەجار خراپترە بێت دکتۆرە باسی زیندە چالاکی بکەین ئەو خواردانە کە زیندە چالاکیەکان زیاکات و ئەو خواردانە کە دایابەزێنێ طبعا عادەتەن بەپێی توێژینەوەکان زۆربەی کات ئەو خواردنانەی هەنێ خواردنمان هەیە کە زیندە چالاکی بەرزەکاتەوە بۆ لەبەری بۆ هەرسکردنیان وزەیەکی زیاتریان ئەوێ یعنی بەپێی میکانیزمی جیاواز هەنێکیان هەیە بۆ هەرسکردنیان وزەیەکی زیاتری ئەوێ وەکو پرۆتینەکان بە تایبەتی مەسەن گۆشت و مریشک و ماسی و مەسەلەن هێلکە و ئەمانە لەبەرەوەی لە هەرسکردنیانە وزەی زیاتریانێ ئەمە بەم جۆرە ئیژەکەن هەنێکی ترمانە ئێستا بۆ نمونە هەر لە پرۆتینەکانە ماسی لەبەرەوەی مادەی ئایۆدین و سیلینیۆمی تایە مادەی ئایۆدین و سیلینیۆم بۆ ئیشکردنی غودەکانمان زۆر باشە و ئێمەش ئەزانین هۆرمۆنی غودەکان کاتێ کەم دەرەیرێ زۆر تەسیرەکات سەر مێتابۆلیزم چکە وای لە ئەەکە مێتابۆلیزم خاوە بێتەوە کەسەکە دەست و قاچی ساردە دایمە قەبزە دایمە گیانی مەسەن لەشیدایە زراوە ئەمانە بێت چێکی غودەی بۆ بکەینەوە ئەو مادەی ئایۆدین و سیلینیۆمەش زۆر تەسیرەکەنە سەر غودەکەواتە ماسێکە بە دوو جۆر ئیژەکە لە سەر زیادکردنی مێتابۆلیزم هەم بەهۆی ئەو مادانی کە تایەتی هەم بەهۆی پرۆتینەکەشی کە تایەتی ینی بەو شێوەیە مێتابۆلیزم باشترەکە هەنێ خواردنی ترمانەیە و کوڕیشاڵەکان ئەمانیش دیسان لەبەرەوەی جوڵەی ڕخۆڵەکان زیاتر ئەکەن و بەکتریای سوود بەخش زیا ئەکەن لە ڕێخۆڵەکانە بۆیە پرۆسسی هەرسکردن ئاسانترەکەن و مێتابۆلیزم باشترەکەن هەنێ خواردنی تر هەیە
وەکو خواردنە ترشێنراوەکان وەکو مەسەن ئەگەر نەوعی ترشاد ئەگەر بە سەحی بکرێت یا مەسەن سرکەی سێ و ئەمانە پرۆبایۆتیکی تایە بەکتریای سوودبەخشی تایە ئەمانیش دیسانە و پرۆسسەی احتیمال هەیە مەتابۆلیزم باشترکەن هەنێ خواردنی ترمانەیە دیژە هەوکردنن مثلا هەر دیسان وەکو زەردەچەوە وەکو جنجەر وەکو زەنجەفیل ئەمانە دیژە هەوکردنن هەرسکردن ئاسانترەکەن ئەوانیش دیسانە و تەسیریان هەیە لەسەر مەتابۆلیزم ئەو لەگەڵیشە خواردنەکانی ئەوانی ڤیتامین دییان تایە مثلا وەکو بە تایبەتی هێلکە مثلا هەم پرۆتینش و هەم ڤیتامین دی زۆر باشیشی تایە ئەمیش دیسانە و ڤیتامین دیش چکە لە چاکردنەوەی خانەکانە زۆر دەورە بینێ ئەمیش تەسیری هەیە خواردنانش لەگەڵ یا ڕیشاڵەکانیشمان باس کرد ئەویش بە تەکیدی دەورێکی زۆری هەیە ئیتر ئەم خواردنانە بەم شێوەیە ئیژەکەن بەڵام تۆزی هەڵە تێگەشتنێکمان هەیە مەسەلەن خەڵک هەیە بە هەوەسی خۆی خواردنە خوات و پەرداخی سرکەی سێوە خواڵە ئیتر تاوزائیڤە بن ئەمە وا ئیش ناکە یان مەسەن چای سەوزیش مەسەن چاو قاو ئەمانە کافاینیان تایە کافاین لەبەرەوەی تۆزە لەیانی دڵ زیا ئەکات و ئەمانە احتیمالی هەیە مێتابۆلیزمی جسمیش سەریعترکە بەس ئەمانەیە عنی معنایەوە نیە کەسەکە بە هەوسی خۆی خواردن بخوا ئەم خواردنە بکە بە سەریا ئیتر تاو قەڵەو نابێ بە هیچ نەوەی بۆ نەوە ئیش ناکە یعنی بێ لە پای لە کۆی خواردنە تەندروستەکە ئەو خواردانش زیاکەی بۆ خواردنەکە شتێکی باشە بێ دکتۆرە ئەو خواردانەی کە مێتابۆلیزم دابەزێنێت ئەوانە چین ئەوانەی کە مێتابۆلیزم دا ئەبەزێنێ ئەو خواردانن کە هەوکردن لە لەشا دروستەکەن یعنی ئەوانی هەوکردن لە لەشا دروستەکەن خواردنە شەکرەکان بە تایبەتی یعنی ئەوانی شەکریان زۆر تایە ئەوانی کە بە ئاردی سپی دروست دەکرێن مەسە معجەناتە شەربەتی دەستکردە ئەمانە مەسەرن بسکیت و کێک و جبس و ئەم شتانەیە لەبەرەی چەورێکیشی زۆری تایە و خواردنێکی نیشاستەیی زۆری تایە و شەکرێکی زۆریشی تایە ئەمانە بە عامەتەن لە لەشا هەوکردن دروستەکەن ها دایمە کەسەکە ئەو کەسانی و خواردنانە زۆرە خۆن دایمە هەستەکە سکی ئاوساوە دایمە هەستەکە تەممەڵە ئینێرجی نیە و وزەی نییە پشتی بیرەچێتەوە ئەمانە لەبەر ئەومە مێتابۆلیزمیش خاوترەکەنەوە و لەگەڵا خەویشمان بیر نەچێت خەوی زۆر تەسیری هەیە لەسەر مێتابۆلیزم دکتۆرە لە هەنێ شوێنە ئەوترێ ئەڵێن لە سێ ژەهرەکە دوور بکەوەرەوە شەکر و خوێ و ئارد ئەم سیانە بەجددی وایە طبعا ئەمانە زۆر بەسییان لەسرە بە تایبەتی شەکرەکە لەبری وەکووتمان هەوکردنی مزمن دروستەکە لە لەشە لەگەڵ یا مەسەن ئاردەسپێکەش دیسان و هەرە بێتەوە بە شەکر مەسەگەر بڵین ئاردی بۆر بۆنە ئاردی بۆریش ڕاستە ڕێژەی شەکری هەرتیایە بەس لەبەرەوەی ڕیشاڵی زیاترتیایە تۆزێ وا ئەکا شەکرەکە بە سەریعی بەرز نکاتەوە هیچ نەوێت تۆزێ هێواشتر بەرزی کاتەوە لەبەرەوە ناتوانین مقارنەی ئەو دوانەکەین بێکەوە و خوێش بە پێی هەنێ بەحث مەسا هیچ خوێ مەسەلەن کە خواردنی زۆر سوێرە بێ احتیباسی ئاو زیاکە ئەو سەن زیاکە لە لەشە و لەگەڵیشە پێی هەنێ بەحث حتا ئیشتیهاش زیاکە لەبەر ئەو طبعا ئەوانە ئەبێ زۆر ئاگامان لە بەکارهێنانی بێ دکتۆر هەنێ کەسەیە کە ئەوێت خۆی زایفکات و خۆی لاوەسکە ئەچێت ئەو حەبانە وەرەگرێت کە ئیسهال ئەکات لەک زەیتوەکان وەرئەگرێ یان ئەو چایانە کە ئێستا زۆر زۆرانی ئەنواع چا بڵاو بە لە بوارە تیجاریەکانە ئەمانە کاریگەریان هەیە لەسەر زایفبوون طبعا ئێمە دائیمەن بۆ کەسێک بۆ نمونە کە چارەخوازیەتە لامان ئێمە لامان مهم نیە وەزنی چەنە لامان مهمە چەوری چەنە چکە ئێمە پێکاتی جسمی ئێمە چەوریە ماسوولکەیە ئاوە ئێسقانە ینی ئەمانەیە هەمووی وانە تۆ بۆ نمونە تووشی سکچوونێک ئاساییە بی لەوانەیە لە دوای دوو ڕۆژ کیلۆ نیوە دابەزی بەس ئایا ئەم دابەزینە لە چەوریە یاخود لە ئاوە ئێمە نامانوێت لە ئاوی جسم دابەزێ یعنی ئێمە نامانوێت وشکبوونەوە ڕووبات چکە خاڵێکی گرنگی تریش کە بیرم چوو بیڵم وشکبوونەوەیە یعنی کە جسم وشکە بێتەوە لە ئاو مێتابۆلیزم دابەزێ بۆی زۆر گرنگە لە کاتی ڕێجیما بۆی نێڵی مێتابۆلیزمی جسمە دابەزێ ئەبێ ئاوێکی زۆر باش بخۆیتەوە لەبەر ئەوە یعنی بۆ فاکتەرەش دیسانەوە ئەو کەسێک کە بەلاگزێتف دابەزێ بە مولەینەکان دابەزن هەم تۆ لە چەوری دانەبەزیوی لە ئاو دابەزیوی دوم هەم لە لایەکی تریشە زەرەرە لە خۆتداوە چکە مێتابۆلیزمی جسم دابەزانەوە بە وشک بوونەوە اینجا لەگەڵی شاخانەکانی مێشکیش تۆ ئاو زۆر زەرورە بۆ هەموو خانەکانی لەشمان ئەی تۆ زەرەر یاوە لە هەموو خانەکانی لەشمان و لەگەڵی شاکە کەسەکە دابەزێ و ڕاستە بە وەزن دابەزێ و بە زووتمان لە چەوری نیە و سێرەکی دەموچای زۆر تێک ئەچێ ینی مەسەرەن پێوی دیارە هیلاکی بۆ لەبری ئاو یعنی وشک بۆتەوە خانەکانی دکتۆرە پرسیارێکا بەمەشکمە لە قاعەکانە کاتێ لە هەڵە وەرزشیەکانە
ریاضێکی زۆر ئەکەن باشە دوای ئەوە ساونای لێ ئەچنەوە ساوناوە بۆ نیو سعات بۆ ساعاتێک ئەمەش وشک بوونەوە دروستەکات بەتەکیدی بۆیە زۆر گرنگە یعنی لە کاتی وەرزشکردنە مەسەن تۆ ئەگەر لە ریاضەکەت لە ساعاتێکم تر بێ ئەتوانی هەر ئاوی ئاسایی بخۆیتەوە وردە لە کاتی ریاضەکەتە بۆی زۆر وشک بوونەوە ڕوونەیە و دیس ئەنەوە لە دوای لەوانەیە ساونە هەنێ ئیسیفادەی تریشی هەبێ بەس ئەگەر تۆ بەس بۆ وشک بوونەوەکە بڕۆی بەس بۆی ئاوی جسم لێ بڕوە ئەبێ ئاگاد لێبێ لە پێش ساوناکە و دوای ساوناکە ئاوی باش بخۆیتەوە بۆی وشک بوونەوە ڕوونەیە لە جسمی تۆیە مەسا ئەگەر پێش سعاتەکە بێ ئاوی ئاسایی ئەتیادی ئەتوانێ بیخوا بەڵام ئەگەر کەسێک ریاضەی زۆر قورس بکات و لە تا سعات زیاتر ریاضە بکە ئەو کەسە پێویستە و ئاوی کە وەریەگری هەنێ لە ئەلکترۆلایتەکانی تیابێ هەنێ لە کانزاکانی تیابێ بۆ لەبەرەوەی تۆ لە کاتی ئاڕەکردنەوە بستەنیا ئاو لە دەست نایی سۆدیۆم لە دەزەی پۆتاسیۆم لە دەزەی لەبەرەوە بۆی ئەو کەسانی کە بۆ مودێکی زۆر ریاضە ئەکەن و لەگەڵ ریاضەی زۆر قورس دەکەن حتا بەتەنیا بە ئاو حەلیان نابێت ئەبێ ئەلکترۆلایتی تیابێ ئاوەکە بەس بۆ ئەگەر ریاضەکەت هێواشتر بێت و ئەوانە ئەبێ وردە ئاو بخۆی لەگەڵێ دکتۆرە باسی قەڵەویمان کرد بە تێروتاسەلی باسی زعیفون ینی ئەوانەی کە زعیفن و ئەنێ خۆیان قەڵەوکەن ئەمان زیندە چالاکیەکانیان بەرزە لە زۆر بەیانە پێویستەکە دای بۆزێننیان ئەبێ چۆن مامەڵە لەگەڵ ئەم زیندە چالاکییانەکەن ئەبێ چۆن مامەڵە طبعاً ئەبێت تۆ جارێ یەکەم بۆ ئەو کەسانی کە زعیفیشنە بێ پێکاتی جسمیان بزانی چکە خەڵکمان هەیە مشکلی لە چەوریانە چەوری جسمی نۆرمەڵە بەس مشکلی لە ماسوولکەیە هەیە ئەو کەسە ئەبێ بە تەکیدی ریاضە بکە ریاضی بە قوتکردنی ماسوولکە بکات چکە حەلەکەی ئەوەیە خەڵکمان هەیە نا مثلا مشکلی ڕێژی چەوریشمانەیە چەوریشمان کەمە و ماسوولکەشمان کەمە لەو حاڵەتە ئێمە ئیتر ئەبێ بە پێی خواردنەکەی واکەین کە تووزێ ڕێژی چەوری ژێرپێستیشی بطبيعي زیاتر بێ يعني بێگاتەوە نۆرمال حدی نۆرمال اینجا دوایی لەگەڵی شاڕیازەکە دەست پێ بکە لەبەرەوە بە پێی ئەو کەسانە ئەگۆڕێ بەڵام لە کاتی کەسێک ئەگەر بێ بە سەحی زیاب بکە وەزنی غەڵەتە ریاضەکردن ئیهمالکە ئەی هەموو ریاضەیەکیش نا ئەوەشیان ئەبێ لەژێر چاودێری ڕاهێنەرا بێ نابێت تۆ بچی لە خۆتۆ بڵێ من ریاضەی بە قوتکردنی ماسوولکاکەم لەسەر یوتیوب و ئەوانە چکە لەوانەیە عزێت پێ بگا لەوانەیە زەرەر بێ لە خۆت لە ماسوولکەکانە بۆی ئەوە ئەبێ لەژێر ڕێنمایی ڕاهێنەری تایبەتی خوا بێ بۆی بزانێ بسەبت چ ماسوولکەیەکە چ گروپە ماسوولکەیەکە مشکلی تیا و لەگەڵی حەلی بکا بۆت دکتۆرە ئەو خواردنەوەی کە مێتابۆلیزم دابەزێنن و کوشەکر و ئەمانە ئەو کەسانی کە زایف نوێنێ خۆیان قەڵەکەن ئەوانجا بێت بە هەمان شێوە لەم خواردنانە دوور بن یانە بێت ئەمانە بخۆن بۆی زیندە چالاکیان دابەزێ و قەڵەو بن ئاخر سەیریکە خۆی ئێمە ڕاستە کەسێک بۆ نمونە ئەمانەوەی کێشی زیاکە بەس نامانێت بە شێوەیەکی ناسەحی زیاکە وانە لەبەرەوە بە لەوانەیە ئەگەر بۆ نمونە تۆ ئەو خواردنانە زۆرکە و کەسە قەڵەو بێت بەڵام ئەمە قەڵەویەکی ناسەحیە دوای زەرەری لێەیە بەڵام ئێمە ئەمانەوێ بە وردە بە خواردنی باش ڕاستە ئێستا بۆ نمونە لەو کەسانەیە کاربۆیدریت کەم ناکەینەوە کاربۆیدریتی باش بەس ناچین شەکر و مەسەلەن بسکیت و ئەم شتانە زیاکەین بڵین بەس بۆی زیاد بکەی لە وەزنە نا بەڵام بە خواردنی کاربۆهیدریتی طبیعی لە خواردنەکە زۆرەکەین بۆی لەگەڵ ریاضەکە ئیشی خۆی بکە بەس ناچین بە خواردنی خراپ بە شەکر زیای بکەین چکە ڕاستە لەوانەیە سەریعتر وەزنی زیاکە بە زەرەری لێیە بەڵێ دکتۆرە لە دەرەوە لە بابەتە تیجاریەکانە زۆر دەرمانێنن بۆی کە ئەم کەسانە قەڵەو بن بە جدیش کە وەرەگرن پێی قەڵەو ئەبن ئەمە کاریگەری چۆن لەسەر جەستە ئەمە زۆر مشکلەمان لەگەڵ ئەو مادانەیە لەگەڵ ئەو مادێ تاوکەرە خۆراکیانەیە ئەوەیە کە کاتێتە ناو بازاری ئێمەوە بە ناو بڵین بە کوالیتی کۆنتترۆڵات تێپەر نابێ ینی تۆ ڕاستە بۆ نمونە ئەگەر سێرێکی و ئەلبانەکەی هەمووی لێ نووسراوە ڤیتامینات یعنی هیچی تری تیانە بە حساب مادەی تر بەڵام مشکلەکە ئەوەیە نازانرێ ئایا ئەم لی بڵێ کە لەسەر ئەو تاوکەرە خۆراکیە نووسراوە ئایا یەکسانە بەو مادەی تایەتی چکە هەنێک جار مادەی تایە کە ڕاستە بۆ نمونە وەکو هەنێ دەرمانی تایە ڕاستە کەسەکە قەڵەوەکە بەڵێ قەڵەویەکە زۆر بە ئاسانی قەڵەوەکە بەڵام زەرەری تری لێ ئەیە لەبەر ئەوە مشکلەکە ئەوەیە ئەو مادانە ئەی نازانی چیتیایە بۆیە بۆ نمونە وەکوتمان هەنێ کات ئەو دەرمانانەی تایە کە تۆ بازجارە ناچاری بۆ عیلاجی هەنێ نەخۆشی تر وەریەگری بەس قەڵەوتەکە ئەمان هاتوون بڵێن بازێکیان ئەو مادەیان هێناوە لەم دەرمانەیە بەکاریان هێناوە بەس ئەمە ڕاستە وەکو کێش دڵە پێی خۆش و کێش زیاکە یەکەمیان کاتیە هەرو کاتی کە خواردوتە تۆ کێش زیاکات و دوایی وەکو میزەڵام فشە بێتەوە
دووەمیان زەرەر ئەیە لە گورچیلە لە جگەر ئەمانە لەبەرەو ڕاستەکەی بەکارهێنانی ئەو مادانە کە نەزانی بزەبت چییە و سەرچاوەکەی لەکوێ و ئایا معتەرەفە عالەمیەن یاخودنا زۆر خەتەرە. دکتۆر ئەو دەرمانانی کە بەس دەموچاو قەڵەوەکەن شتیوە هەیە شتێک بخۆیت بەس دەموچاو قەڵۆکەیان بەس بەشێکی جەستە قەڵۆبکە بە هیچ جۆرێک بەڵام هەنێ دەرمان هەیە بۆ نمونە ئەوانی مادەستیرۆیدەکانیان تایە کە زۆر غەڵەتە بۆ قەڵەوی بەکاربێنرێ بەڵام بەعزەجارێ ناچارێ بۆ بڵین عیلاجی نەخۆشیە مەسا عیلاجی بۆ هەنێ نەخۆشی بەکار ئەهێنرێت چکە عیلاجە بەس بۆ قەڵەوی زۆر غەڵەتە بەکاربێنرێ ئەوان یەکەم جار وایە وا دەست پێ ئەکا کە پێڵەن فڵمون یعنی وەکو مانگێکی هەم ئەڵێمانی چواردە ڕێک دەموچاوەکە والی ئەکا بەس ئەمە معنایەوە نییە شوێنی تر قەڵەو ناکە بەس لەگەڵی شاورگێکی گەورە دروستەکە بەڵام هیچ دەرمانێک نییە یعنی بڵێ شوێنێکی معەن بە تەنیا تارگێتی ئەو منتیقەیە بکات و بڵێ ئەو شوێنە قەڵەوەکە بە هیچ جۆرە چێ با ماوەیەک بەکاری بێن و دەموچای قەڵەو بێت دوای زەرری لێ نایەتخۆ زۆر زەرری لێ بۆ یەکەمیان کەسەکە کە خۆی مەسەن ئەگەر کەسێ هیوایەتی ئەو بوو بێ قەڵەو بێ باشە کە دەموچای خۆی بە ئای بە شکلی مان ئەبینێ دوایی کە بوتمان وەکو میزەڵام فشە بێتەوە حاڵەتێکی نەفسی لێ ڕوئەیە یعنی قەت دەموچای خۆی بەدڵ نابێتەوە ئیترێ بێ ناچارە و حەبە هەر بخوا ئەو حەبەش کە ئیخوات بە مستەمری احتیمالی دروستبوونی شەکرە هەیە احتیمالی دروستبوونی مشکلی گورچیلە و هینی گورچیلە هەیە مثلا هۆرمۆناتی سەر گورچیلەکان تێک ئەیە بەڕاستی ئەی وەستێنێ باز جارێ تەسیرەکاتە سەر جگەر باز جارێ تەسیرەکاتە سەر ماسوولکەکانی پوکێنێتەوە باز جارێ تەسیرەکاتە سەر ئێسقانەکانی پوکێنێتەوە لەبەرەوە ئەم کەسە یعنی لە هەموو مهمتر ناحیە نەفسیەکەیەتی کە ئیتر قەت خۆی رازی نییە چکاڵە من دەموچاومە بەو حەبە ئاوایی لێ هاتووە دوایی کە بەعتیادی خۆی بینێتەوە خۆی بەدڵ نییە زۆر خەتەرە ئەو شتانە ئەبێ بە هەموو شێک دوور بن لەو صحیح و نەفسیەن تەسیری تێکە دکتۆرە وابزەم لەسەر ینی لە پێشتر تۆزێک باسمان کرد سکینیفات چییە یان ئەوانەی کە قەڵەون و زەعیفیشن لەگەڵێ ئەمە چییە ئەمە ئەو نوعەیە کە باسمان کرد ئەوانن بۆ نمونە لە بەروی مەتابۆلیزمیان سەریعە بەجەستە قەڵەو نابن کە خواردنی خراپە خۆن لەبەرەوە دەست لە خۆیانە شۆن مەسەناڵێ دێڵە بە هەوەسی خۆم خوارد نەخۆم بە هەوسی خۆم شتی خراپە خۆم من تەسیرم تێ ناکە خۆ من قەڵەوم ناکە بەس ئەمانە سیرێکی لە ناوە چۆن هینیانە کات لە ناو تەسیریان تێکە ئەم خواردنانە ڕاستە وەکو جەستە قەڵەو نابن بەڵام لە ناو مشکلە و نەخۆشیان بۆ دروستەکە ئەمانن کە پیانەڵێن لە دەرەوە کەسێکی ئاساییە و فتە و وەزنێکی زۆر باشێ بس لە ناو قەڵەوە ئەم جۆرە کەسانن دکتۆرە ئەوانی کە زەعیفن و ورگیان هەیە ئەوانەی کە زەعیفن و ورگیان هەیە ئەمەش دیسانەوە سەبەبی ڕئیسی بۆ ئەو کەسانە جیناتە چکە جیناتی ئێمە دەستنیشانیەکە کە تۆ چەورەکەت لەکوێ خەزن بێ مەسا خەڵک هەیە لە ڕانیا زیاتر خەزنە بێ خەڵکی لە ورگیا خەزنە بێ زیاتر وەکو کێش بۆ باڵا نۆرمەڵە وەزنی بەڵام سێرەکی شوێنێکی جستەی هەیە چەوری زیاییتیایە لەم حاڵەتەیە ئەم کەسانە جەماعەتی اختیاریان هەیە ئەگەر کەسەکە بەلای و مهم نەبێ شوێنەکانی تریش دابەزێت چونکە ڕێجیمیش نییە بە تەنیا تارگێتی یەک منتیقەکە ینی بڵێ ئەم ڕێجیمە بەس بۆ ورگە ئەم ڕێجیمە بەس بۆ ڕانە ئەم ڕێجیمە بەس بۆ قۆڵە شتیوان نییە ڕێجیم شتێکە سیستماتیک لێو کەسە دابەزێنێ ڕاستە لە زۆر و لە کەم دابەزێنێ بەڵام تۆ ناتوانانی بڵێ وڵا ئەم ڕێجیمێکم بەرێ بەس ورگم دابەزێن دەموچاوم دانەبەزێنێ شتیوان نییە لە دوای چەند کیلۆی یەکەم کە دابەزی وردەوردە دەموچایشی تەسیری تێبێ بەڵام لەم حاڵەتانێ ئەو کەسە ئەگەر بەلای و مهم نەبێ شوێنەکانی تریشی دابەزێ مەسەن قاچی دابەزێ قۆڵی دابەزێ دەموچایی ئەوە ئەبێ هەر وەزن دابەزانی ئاسایی بکە لەگەڵیا بەقوەتکردنی ماسوولکەکانی پشت و ورگیشی بکات چکە هەنێک کات ئەو ورگە بە تەنیا چەوری نییە بێقوەتی ماسوولکەکانە لێرە ئەوسانی ڕخۆڵەکانی ینی ئەبێ ئێمە فەحسیکەین بزین ئایا بەڕاستی ئەو کەسە ئەوەی کە ورگەکەی هەیە چییە ئایا هەمووی چەوریە یان ئەوسانەیان لەگەڵیا بێقوەتی ماسوولکەیان هەرسێکیاتی بێکەوە بەعزە جارێ ناچارە بێ و کەسە ئەگەر ئەم چەوریەی هەر عنید بێ و دانەبەزێ و هەموو جسمی ڕێک بێ لەو حاڵەتە مەگەر بەعزە جارێ پەناباتە بەر نەشتەرگەری جوانکاری بۆ ئەو شوێنەی خانمانی دووگیان کاتێککە دوگیانە بن دەست لە خۆیان بەرێن هەر چیان بەدەست بکە خۆن و دوایی ژوەزنێکی زۆریان زیاکات و ناتوان دابەزێنەوە دکتۆر ئامۆژگاری چێ بۆ ئەمانە لە خانمانی دووگیانیشە ئێمە ڕاستە ئەوێ بڵین خواردنیان تەندروست بێ ئاگیان لە خواردنیان بێت چکە خواردنە خراپەکانی کە ئەشی خۆن دیسانەوە تۆ ئەم موزێ ئەنێری بۆ بێبێکەشە ینی ئەبرە تەسیری ئەبێ لەسەرەوە بەڵام لەگەڵ ئەوەیە کەسانی دووگیان پێویست ناکات هەر لە بیدایەتی حملەکەەوە بۆ دوو کەس خواردن بخوا یعنی ئەوەی کە کالۆریمان پێویستە زیاتر لە جسمی کەسەکە بیخوا لە سێمانی ئەخیریایەتی ڕاستێکی لەبەر ئەو غەڵەتە هەر
هەر پیان و حاملەیە تر بۆ 2 کەس خواردن بخوا ئەمە ئەبێتە هۆی قەڵەویەکی زۆر بەڵام لە هەنێک ئافرەتی تریشمانە هەیە کە دووگیانە مەسەلە خواردنەکەی نییە مەسەلە ئەوەیە مەسەن هۆرمۆناتی تۆزێ تەغیری تیا ئەبێ مەسەن تووشی زەختە بێ بەسەری و ئەوسانی زۆر ئەبێ لەبەر ئەوە شەرت نییە مەسەن تۆ هەموو کەسێ ئافرەتێکی دووگیانێ بینی زۆر کێشی زیاب و معنای ئەوەیە ئەم کەسە زۆرە خوا ئەی شەرت نییە لەوانەیە بەعزە جارێ مشکلەیەکی صحی هەبێ کە وای لێ کردویان ئەو دەرمانانەی کە پێشتر بۆ مناڵبوون بەکاری هێناوە وای لێ کرد بێ ئەوسانە بێتی ئەی لەبەر ئەوە ئەمە یەکێکی دووگیانە بینی کێشی زۆر زیاب و معنای ئەوە نیە یەکسەر هەموو کەسێ زۆر خۆری کردووە بەڵام هەنێک کەسی شەیە کە زۆر خۆریە کات و بۆ 2 کەس خوارد نەخوا ئەمە ضرور نییە ئەی دکتۆرە بۆ دوای مناڵبوون کە مناڵیانە بێ اینجا زۆر قەڵەوە بن زۆر بیکات ئەم قەڵەوێ چۆن دابەزێنەوە بۆ دوای مناڵبوونیش دیسانەوە ئەگەر کەسەکە شیر بە فەرقی هەیە یعنی ئەگەر کەسەکە شیر بە اختیارێکی زۆر باشە چونکە تۆ بڕێک کالۆری ئەسووتێنێ لە ڕێگەی شیرانەوە کەشەوە ئەمە اختیارێکی زۆر باشە جوڵە زۆر باشە گەر ریاضی قورسیش نەکە هەر لە ماڵەوە نی سعاتێک سعاتەکە بە 2 جار ڕۆشتن بیکات زۆر باشە و لەگەڵی ئاوساوی هەیە وردەوردەم ئاوساویە کەمە بێتەوە اینجا لەگەڵیشە دوای ئەوەش دیسانەوە هەر ئەبێ ئاگای لە خواردنی بێ و زۆر خۆری نەکات زۆر خۆریکردن هەموو کاتەکە هەموو کاتێکە مشکلەیە دکتۆرەگیان زۆر سپاس ئەمڕۆ لەگەڵمانە بووی سەرچاوم بە ئەزیزانی ئێمە بەم شێوە هاتی نکۆتایی بەرنامەی ئەم جارەمان سپاس بە نەخۆشخانەی ئاسیا کە هاوکارمان بوون لە تۆمارکردنی بەرنامەکانمان تاکو بەرنامەیەکی تر هەر شاد بن.